دیتنی یەکەم ئەفریقایی ئەمریکایی کە بۆ یەکەم جار وەک سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا لە دەمێکدا لەگەڵ خێزانی دەستی دوو کچەکانیان گرت بوو ڕەنگ بێت بۆ هەمیشە سیمای ئەمریکای گۆڕیوە کە چێ دەتوانێت بچێتە ئافیسی سەرۆکایەتی. ئەگەر کەسێک لە نێو ئێوە هێشتا گومانی هەیە کە ئەمریکا شوێنێکە شیانی ڕوودانی گەلێک شتی تێدایە هێشتا پێی سەیرە ئاخۆ ئاواتی دامەزێنەرانی ئێمە لە سەردەمی ئێمەدا زیندووە کە هێشتا دەسەڵات دیموکراسی ئێمە دەخاتە ژێر پرسیار ئەوە تا وەڵامەکەی لێرەیە. خەڵکی ئەمریکا ڕێزی زۆریان بۆ باوێنی ئۆباما هەیە ئەگەرچی لەگەڵ هەندێک لە ڕێبازەکانی کۆگنین. ڕەنگە زیاتر لە هەر سەرۆکێکی تر ژیانی بنەماڵەیی ئاوێتەی کاری ڕێبەری کردووە ئەوەش بۆ ئەنجامدان کارێکی ئاسان نییە. لە سەرەتا ئۆباما تویشی خستە سەرهێنانی بن لادن بۆ بەردەم عەداڵەت ڕێبەرێکی ئەڵقاعیدا کە خۆی لە چەنگ جۆرج دەبلیو بوش ڕزگار کرد. درنگانی ئێوارەی یەکشەممە 2 مانگی مای 2011 سەرۆک ئۆباما قسەی بۆ خەڵکی ئەمریکا کرد. ئەم شەو دەتوانم بە خەڵکی ئەمریکا و بە جیهان بڵێم کە ئەمریکا کردارێکی ئەنجامدا تێیدا ئوسامە بن لادن ڕێبەری قاعیدە و تێڕوستێکی کوشت کە بەرپرسیاری کوشتنی هەزاران پیا و ژن و منداڵی بێتاوان بوو. بەڵام بە دوای ئەو سەرکەوتنە گەورەیەدا شەڕی خوێناوی نێوخۆی لە سووریادا دەستی پێکرد و لە 21 ئاگوستی 2012 ئۆباما هۆشداریی بۆ بەشار ئەسەد دەرکرد کە سەر لە نوێ هەر بۆ ئەو ڕێبەری ئەمریکا بوو بە گرفت. ئێمە ناتوانین دۆخێکی وامان هەبێت کە چەکی کیمیایی و بایۆلۆژی بکەونە دەستی کەسانی خراپ. ئێمە باشمان بۆ ئەسەد و لایەنەکانی تریش لەو مەسەلەیەدا ڕوون کردوێتەوە کە هێڵێکی سوور بۆ ئێمە ئەوەیە دەبینین چەکی زۆر کیمیایی ڕادەگوێزرێن و کەڵکیان لێوەردەگیرێن. ساڵێک دواتر چاودێرانی مافەکانی مرۆڤ کوتیان ئەسەد زیاتر لە 1000 کەسی بە گازی سارین کوشت. بە پێچەوانەی چاوەڕوانیەکان ویلایەتە یەکگرتووەکان بە زۆر وڵامی نەدایەوە. لێکۆڵەری سووریا حەیەت گوتی هەر ئەو کاتیش بوو کە گەلێک لە سووریەکان بێهیوامانەوە. ئەوەی لە سووریا ڕوودەدات شەڕێک لە نێو شەڕێکی هەرە گەورەدایە. لە نێوخۆدا دوای ڕووداوەکانی ڕەگەزی سەرۆک ئۆباما سەبارەت بە پەیوەندیەکانی ڕەگەزی لە ئەمریکادا قسەی کرد. کوژرانی نو ئەفریقای ئەمریکایی لە کلیسەی گروپی خوێندنی ئەنجیل لە جوونی 2015دا وای کرد سەرۆک سەبارەت بەو نیەت پاچە بدوێت کە بنەماڵەکانی قوربانیان لە بەکوژان خۆش بوون. ئەگەر بتوانین گرنگی بەو نیەت پاکیە بدەین دەکرێت هەر شتێک بگۆڕدرێت. نیەت پاکی سەرسوڕهێنەر چەند باشە بەدبەختێکی وەکو منی ڕزگار کرد. لە ئاستی جیهانیدا ئۆباما بە پێچەوانەی ڕێبازی مێژووی دەرگای بەڕووی بورما و کوبا خۆ سەردانی خەڵکی کوبای کرد. لەگەل یەکڕێیانەوە ئەمریکا و کوبا وەک دوو براین و ئەگەرچی هاوخوێنین بەڵام چاڵی لەگەڵ ئەو گەنجانەیە ئەو گروپەی ڤێتنام تێکەڵاوی هەبێت. پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە هەندێک سەما bکە. ئۆباما گوتی ئەگەرچی سەرۆکایەتی ئەو بە کۆتایی هاتووە هاندانی ئەو بۆ ڕێبەرایەتیکردنی گەنجان لە جیهاندا تازە دەستی پێکردووە.